ئەوڕۆ ڕۆژی دەست بەکاربوونی مامۆستایانە، یعنی ڕۆژی مباشەڕەی داوامی مامۆستایانە ئەوڕۆ و دوی دەستکە یەکیدا پشووی ڕسمیە بۆ یەکرا دویدا داوامی ڕسمی قوتابخانەکان دەست پێ دەکاتەوە. تەبیعی بۆ خرا ئەو ڕۆژە لەبەرەوەی ئەگەر 25 مانگ ئینشاڵڵا ڕیفراندۆم ئەنجام بدرێ بە سەرکەوتووی چەند ڕۆژێک پێشی ڕیفراندۆم و چەند ڕۆژێکی دوای ڕیفراندۆم قوتابخانەکانی ئێمە زۆربیان دەبنە بنکەکانی دەنگدان. ئەوڕۆ حکومەت ناتوانێتن هیچ مامۆستا دابمەزرێنیتن، بەڵام ئێمە لەگە وەزارەتی دارایی شتێکی زۆر باشمان کردووە، ئەویش ئەوەیە کرێوانە بێژی لە 2500ەوە تا 6500 دەڕوە. ئەوە ئەگەر مامۆستایەک بتوانیتن بە شەوانەی خۆی زیاد بڕێتەوە، یعنی محازەرە زیاد بڕێتەوە، لە موچەکەی ئێستا زیاتر دەتوانی پارە بەدەستبێنێت. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە جەخت دەکەینەوە و پێشدا دەگرینە سەر ئەوەی کە هاندان بەردەوام بێتن، ئەگەرچی شتێکی کەمە بۆ مامۆستایان، بەڵام هەبوونی لە نەبوونی باش.